بینەرانی بەڕێزی ڕاوەی ڕۆژی ستێر تیڤ لە هەر کوێگەنم کاتە و هەموو کاتێکتان باش. گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کوڕ عەبدوڵڵا ئۆجلان کە مەخابن و وەرگەڕاوتە سەر ئەشکەنجەیەکی سەخت، هەروەها ئەو بڕیارەی کە دادگای مافی مرۆڤی ئەوروپا ئەمڕۆ سەبارەت بە بەسەرکردنەوەیەکی پارێزەرەکانی ئۆجلان داوێتی و ڕای گەیاندووە کە ئەشکەنجەیەک بەرامبەر بە ئۆجلان نەکراوە، بەڵگەیەک لەو چوارچوێدا لە بەردەستانیە تا بیسەلمێنێ ئەشکەنجەی وەها هەبوو بێ و ڕەتی کردوێتەوە کە ئەشکەنجەکرا بێت دەبێتە مژاری ئەم شەوی بەرنامەکەمان گفتوگۆی لەسەر دەکەین. هاوکات لەگەڵ ئەمەشدا لە هۆکارەکانی پشتەوەی گۆشەگیریەکە دەپرسینەوە، هەروەها ئەو گۆشەگیریەش چ کاریگەریەکی دەبێت لەسەر بارودۆخی کوردستان، تورکیا و ناوچەکە لە سۆنگەی ئەو بارودۆخە سەختەشی کە سەپێنراوە بەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلاندا، هەڵبەتە شرۆڤە و ڕاوە و تاوتوێی بارودۆخی کوردستان و ئێران و تورکیا و ناوچەکەش دەکەین. بۆ مەبەستەش لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە بەڕێز ئاوەن چیاکۆ، ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کۆمەڵگەی ئازاد و دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار. بەڕێزیان لێرە لەگەڵماندا میوانە بە ناوی ئێمە و ئێوەی بەڕێزەوە زۆر زۆر بەخێراتنی دەکەین. بەڕێز ئاوەن چیاکۆ زۆر زۆر بەخێر بێت. منی سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی بەرنامەکەتان. سپاس دەکەم بەڕێز ئاوەن چیاکۆ. هەڵبەتە پەیوەستە بە پیلانگەڕیەکەوە کە بەرامبەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان کراون بارودۆخەیەتۆتە پێشەوە، لە پیلانگەڕی جدی لە ساڵیادەکەی نزیک دەبینەوە. بەڵام با دەستپێک لەسەر ئەم بڕیارەی ئەمڕۆی دادگای مافی مرۆڤی ئەوروپا ڕاوەستە بکەین، شتێکە کە نوێیە سەبارەت بە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان سەردان کرابوو لەلایەن پارێزەرەکانی بەڕێزیانەوە بۆ ئەوەی کە ئەشکەنجەی بەڕێزیان کرابوو، بەڵگەیان خست بووە ڕوو، بەڵام دەرەنجام دادگاکە و بەڵگانە و ئەو تۆمەتانەی بەحساب بە قسەی خۆیان کە تۆمەتە نەمانە ڕەت کراونەتەوە، دەڵێت شتێکی وان نییە بەڵگەی پێویست لە بەردەستدانە کە بیسەلمێنێ ئەشکەنجەیەکی وا بووە. یعنی ئەوەش لە کاتێکدایە زۆر کەس پێیان وایە تەنها ئەشکەنجە لە ڕووی جەستەییەوە نییە، لە کاتێکدا تۆ بێڕێزیت بەرامبەر دەکرێت لە ژوورێکی تاکە کەسیدا مافەکانت پێشێل دەکرێت وەکو گیراوێک سیاسی یاکو وەکو دیلێک کە بەڕێز ئۆجلان لە بارودۆخێکدا بە دیلگیراوە کە بۆ هەمومان ئاشکرایە. ئەو بڕیارە چۆن هەڵدەسەنگێنی پاشانیش چۆن گرەی دەدەیتەوە بۆ پیلانگەڕێنەوە دەوڵەتیەوەی کە بەرامبەر بە سەرۆگا پۆکرا. بەڵێ لە ڕاستیدا ئەو جۆرە ڕاگەاندنانە ئەو بڕیارانە بخۆیان ڕاستی ئەوە دەردەخەن کە ئیمرالی سیستمێکی ئەشکەنجەیە، سیستمێکە تەنیا دەوڵەتی تورکیە لەگەڵ نییە، سیستمێکی بەرفرەترە. ئەوەندە بۆ خۆی ڕەوشی ئیمرالی ڕەوشێکی ئەشکەنجاویە، ینی ئینسانێک تۆ لە ژوورێکدا بێ ئەوەی کە حتا مافی زیندانیەکی کە لە نێو یاسای خودی تورکیەدا هەندێک مافەیە بۆ زیندانیان ئەوەشی لێ قەدەغەدەکەی خودی ئەم ڕۆژە ئەشکەنجەیە. دوێەوە ئینسانێکی ڕێبەری گەلێکە، ئینسانێکی ئاسایی نییە، ئەو ئینسانە گەلێک کەس و گەلێک لایەن بە تەمان کە بۆ چوونی نەزەری نێرینی ببیستن، تۆ ئەمە قوت دەکەی، ئەمە ئاستەنگ دەکەی. لە هەمان کاتیدا وەکو گوتمان ینی قانون بۆ تاکی ڕێبەراپۆ لەوێ دەرکەوتووە، ینی هێندێک قانون دەرکەوتووە کە تەنیا ئەو بگرێتەوە لە درێژەی ئەم 19 ساڵەدا کە ئیمرالی دەست پێ دەکات. مەسەن بۆ وێنە هەر زیندانیەکی سیاسی مافی ئەوەی هەیە کە هەفتەیەک دقیقا نازانم جارێک دووجار لەگەڵ بنەماڵی خۆی قسە بکە. مەسەلەن هەر زیندانێکی سیاسی مافی تەلەڤیزیۆن و مافی ئەوەی کە دەستڕەسی هەبێ بە دنیای دەرەوە هەیە. هەر زیندانیەکی سیاسی مافی ئەوەی هەیە کە بڵین بە پێ پێویست کتێب و پەرتوک و ئەو شتانە لە بەردەستیدا یان نامۆ نامەگۆڕینەوە. ئەمانە لە سەرۆگا بۆ قەدەغە کراون، لە کاتێکدا بە یاساکانی خۆیانەوانە ڕەوایە، ینی دەکرێت بکرێت بۆ زیندانیە. دەڵێم بۆ زیندانیەک بۆ بە پێی خودی یاسای تورکیا زیندانیەک چەندە مجرمیش بێ ئەم مافانەی هەیە و ئەمانە لەبەرەوەی کە ئەمە بەسەر سەرۆگا پۆدا وەک ئیرادەی گەلی کورد فەرز بکەن گەلێک جار قانونیان تەنیا بۆ ئەوەی کە سەرۆگا پۆ بگرێتەوە دەرخستووە، ینی مادەیان دەرخستە بۆی کە سەرۆگا پۆ بگرێتەوە. لەو چوارچەوەدا خودی سیستمی ئیمرالی هەمووی ئەشکەنجەیە، ینی سانیە بە سانیە ئەشکەنجەیە. بەڵام دادگای ئەوروپا بۆمە نابینێ. دادگای ئەوروپا تەبیعەتەن
حقوقی نزیک نابێتەوە دادگای ئەوروپا سیاسی نزیک دەبێتەوە و ئەو وڵاتانەی ئەوروپا کە ئەندامیان لەسەر بڕیارەکەی دادگای ئەوروپا تەسیریان هەیە ئەو وڵاتانێش لەگەڵ دەوڵەتی تورکیا بەسڵا پەیوەندی سیاسی و ئابوووریان هەیە دەوڵەتی تورکیا بە هەموو شێوازەکان بەکاردێنێ بۆیە کە ئەو دەوڵەتانە ئیقنا بکە هەمڕاو هەواهەنگکە لەگەڵ ویست و داخوازی خۆی کە چۆن هەڵسوکات لەگەڵ ئیمرالیدا بکرێ ئەمانە هەموو سەبەبن ڕاستەکە دەوێت وەکوتر جیا لەوێش وەکو گوتمان سیستمێکە کە تەنیا تورکیا علاقەدار ناکە یعنی سیستمێکە سیستمی ئیمرالی کە گەلێک لایەن ئاگادار دەکە ئەم لایەنانەش نایانەوێ ئەم دەنگە بکەوێ ینی دەنگی سەرۆگا دەرخەری ئەوەیە ئەو لایەنانەی کە بەشدار بوون لە پیلان گێڕینی و دەوڵەتیدا دیسان ئەو لایەنانە ئەمڕۆژ درێژە بۆ پیلانگەڕیە دەدەن بەرامبەر بە سەرۆگاپۆ بەڵێ واتایەکی وا نادام بڕیارە ینی کۆمپلۆ بەردەوامە ڕاستەکە دەوێت ئەمە کۆمپلۆ هەر چۆن بڵین تا ئیستا مایە پوچ کراوە لە لایەنی بەرخودانی خودی سەرۆگاپەوە لە لایەنی بەرخودانی گەری کوردەوە تەفگەری ئازادیەوە مایە پوچیش بکرێ فقط یەک ڕاستیش هەیە ینی ئیهانەتە تۆهینە بێڕێزیە بە ئیرادەی گەلی کورد ینی ئەو ڕەوشەی کە ڕێبەراپوی تێکۆتووە لە ئەساسدا لە کەسایەتی ڕێبەراپۆدا مامەڵە لەگەڵ هەموو کورد دەکرێت و ئەمە دەبێت ببیندرێ و حتا نەتەنیا گەلی کوردی لەگەڵ ویستی ئازادی خوازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەمەوێت بچمە سەرەوەی کە ئەسن کۆمپلۆ بۆ کرا ئەگەر ئەوە باش بەسڵا شرۆڤە بکرێ دەردەکەوێت کە هەر هەڵسوکۆتێک لەوێدا هێرشە لەسەر ئەم هەموو شتانەی کە ڕێبەراپۆ دەویست پێشی بخە ڕێبەراپۆ دەویست هێندێک کێشەی قوڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چارەسەر بکە ینی لە دەهەی نەوەدەوە کە موداخلەیەک لەسەر ڕۆژهەڵاتی ناوین لە ئارادا بوو بکرێ و هەم هێزەکانی مدرنیتە سەرمایهداری دەیانوی زوەرن بە پێی پێویستی خۆیان بە پێ بەرژەوەندی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گاو بنەوە هەم هێزە داگیرکەر و دەسپۆتەکانی هەرێم دەرکیان بەمە کرد کە کەسێک خەریکە ئالتەرناتیڤ سازی دەکات ئالتەرناتیڤێکی دموکراتیکە پێش لە ئالتەرناتیڤە دەسەڵات خوازانەکەی ئەوان دەسەڵاتن هەڵسوکۆتە دموکراتیەکەی ئەوان بگرێ ئەمانە کە ڕێبەراپۆ دەویست پێشی بخات چی بوو ئەمە ئالتەرناتیڤە چی بوو ئێمە دەزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هێندێک کێشە هەنە قوڵ یەکێ لەو کێشانە کێشەی توانین بڵین مەسەلەی کووردە پرسی کووردە کورد وڵاتەکەی پارچە کراوە کورد لە ڕاستی خۆی خەریکە دوور دەخرێتەوە و کورد لە هەمان کاتتا لە جۆغرافیایەکدا کە ئەم جۆغرافیایەکی گرنگە جۆغرافیایەکی ژئۆپۆلیتیکە ئەگەر لەوێدا ئەو کێشە هەبێ بەم کێشە تو دەتوانی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنتترۆل بکەیت ئەگەر ئەمە چارەسەر ببێ هێندێک کارت کە بڵین هێزە دەسەڵات خوازەکانی هەرێمی و جیهانی کە بەکاری دێنن بۆ پێشخستنی ناکۆکی لە چوارچەوەی بەرژەوەندی خۆیاندا ئەمە دەستیان خارج دەبێت ڕێبەراپۆ دەویست کێشەی کورد چارەسەر بێ لە ڕوانگەی کوردی ئازادەوە بێگومان ئەمە لەگەڵ حسابیان نەداهاتەوە لە هەمان کاتدا مەسلەی پێکەوەژیانی گەلان مەسلەی دموکراسی پێکەوەژیانی ڕەنگەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مەسلەیەکە کە ئێستاش هێشتا دەرەوەی ڕێبەراپۆ کەس پرۆژەی بووی نییە بەدەیان پرۆژیان تاقی کردەوە هەموو شکستی خوارد لەلایەکی ترەوە مەسلەی ژن هەیە کە مەسلەیەکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێویستە چارەسەر بکرێ ئەو زەخت و ئەو بەسڵات چاوسانەوەی کە لەسەر ژن هەیە ڕێبەراپۆ ئەم پرۆژەیە پێشخست ئەمانە کە دەیانزانی پێشخستنی ئەم ئالتەرناتیڤەکانی ئەوان ئاستەنگ دەکەن ئەو کاتە هەمویان وەخۆ کەوتن و کۆمپلۆیان بەڕێوە برد ئەما ڕێبەراپۆ لە ئیمرالیدا لەگەڵ ئەو هەموو ئەشکەنجەی کە فەرز دەکرا بەرخۆدانی کرد و پرۆژەکەی خۆی پێشخست تئۆریزەی کرد فۆرمۆلیزەی کرد لەگەڵ ئەو هەموو ئاستەنگیانە بە ئیرادەیەکی قایمەوە توانی ئەمە بکە و بەڕاستی چاوەڕوان نەبوون کە ئەوە بکری هەتا مرۆڤ دەتوانێت بڵێ کردەیشی کرد کردەیەکە بەومانەیە کە ئێمە بینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستا لە سووریا و باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان جێدەستی و پرۆژەیە دیارە بێگومان ئەو پرۆژەیە بێگومان ئەو شتەیەوە 100% ڕاستە ینی چاوەڕوان نەبوون کە ڕێبەراپۆ لەوێدا لە بەرابەری ئەو هەموو ئەشکەنجەوە ئەو
گۆشەگیریە قوڵەوە ئەویش کەسێک وەک ڕێبەراپۆکە کەسێکی ئاکتیڤ وە کەسێک وە حرەکەتێکی ئاکتیوی بەڕێوە بردووە تحمڵی ئەم وەزع بکە ینی گوتیان ناتوانێت بەرحاڵ بە شێوازێکی تر بڕیار دەدا یا خۆی ئینتحار دەکا یا کۆڵ دەدا تەسلیم دەبێت ئەمە ڕێبەراپۆ بە پێچەوانەی زۆرتر ئەفکار و فکرەکانی خۆی لە چوارچێوەی چارەسەرکردنی پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تئۆریزە کرد فۆرمولیزە کرد دای دەرەوە وەکو ئێوەش گوتان ئەوە 4 ساڵە 5 ساڵە و دەتوانم بڵم لە 2011-12ەوە لە ڕۆژاوای کوردستاندا ئەمە خەریکە پراکتیزە دەکرێت ئەساس قۆناغی دۆمی کۆمپلۆکە ئەو هێرشانەی بوو کە لەسەر ڕۆژاوای کوردستان کرا ینی گوتیان ئێمە نەمانتوانی پێش لە تئۆریزەکردن و فۆرمولیزەکردنی ئەم ئالتەرناتیڤە بگرین با پێش لە پراکتیزەکردنی بگرین لە نێو کۆمەڵگادا ئەوەشیان نەتوانی و ئێمە دەزانین کە زۆر تاخمی چەتیان بە داعشی شۆ ئەوانە بۆ ئەوە دروستکران هەموو ئەوانە بۆ ئەوە بوو کە ئەگەر ئێمە نەمانتوانی یا چاوەڕوان نەبووین کە ئەم فکرە ئەم ئالتەرناتیڤە ئاوا تئۆریزە ببێ ئاوا فۆرمولیزە ببێ و بگوترێ هەریکەم هەموو هێزی خۆمان بەکاربێنین کە نەهێڵین پراکتیزە ببێ وەویش لە جۆغرافیای وەک ڕۆژاوای کوردستان کە جۆغرافیایەکی گرنگە دەیوەکو ئێوە ئاماژتان پێکرد بەدەیان گروپی چەتەیان دروست کرد و هەری دوایی داعشیان دروست کرد دەی بەمێژ نەکرا لەبەرچی لەبەرەوەی کە ئەم فکرە لەگەڵ واقعەتی ئەو کۆمەلگایە دەگونجێ هەم کۆمەلگای کوردی هەم کۆمەلگای سەرجەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتا جەهانیش مەسەن ئەگەر ئێمە تەوەجۆ بکەین 5 کتێبی دوایی ڕێبەراپ و مانیفستی شارستانیەتی دموکراتیک سێ جڵدی یەکەمی جەهان شمولە جڵدی بەرگی چوارەمی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەرگی پێنجەمی لەسەر کوردستانە ینی فکرێکە هەم کوردستانیە هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە هەم جیهان شمولە و خەریکە چ دەکەن ئەم تەئسیرە هەم لە کوردستاندا هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەم لە ئاستی جیهاندا ئەم تەئسیرە هەر زۆرتر دەبێت یعنی نەیانتوانی لە قۆناغی دۆمی کۆمپلۆژدا پێشی بخەن بێگومان ئیستا لە حاڵەتی ئیستادا دەیانەوێت لەم حاڵەتەدا کە ئیدی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەیشتووەتە ئاستێکی زۆر هەستیار مەسەلەی سووریە هەیە مەسەلەی تورکیە هەیە کە بۆ خۆی لە قەیراندایە ئێران هەیە دەیانەوێت پەرسپەکتیڤی ڕێبەراپۆ نەگاتە ئەم وەزعیەتە ئەم ڕەوشە لەبەرچی لەبەرەوەی کە دووشت هەیە یەک ڕێبەراپۆ بەهۆی تەجرۆبە بەهۆی ئەوەی کە بە ساڵان سیستمی جیهانی سیاسەتی جیهانی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردستان تێدایەتی لە پراکتیکدا لە تئۆریدا تێدایە خاوەنی ئەزمون و تەجرۆبەیەکە کە ئیمکانی ئەوەی هەبێ هەڵوێست بنوێنێ ئیمکانی ئەوەی هەبێ بۆچوون بدا 100% بۆچوونێکی لە چوارچێوەی بەرژەوەندی گەلان و بەرژەوەندی دموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێدا هەیە کە ئەمە ناخوازن بەتایبەت دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان مانەوەی خۆیان لەسەر ئەساسی دووشت دەبینن یەک کورد نەگا بە مافی خۆی دوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دموکراتیزە نەبێت لەبەرچی لەبەرەوە کە ئەوانە هەم دژی کوردن بەڕێزۆجەلانی ئەوانەی وەکو دووە مانجی سەرەکی خۆی داناوە ئەوانە هەم لەبەرەوەی کە هەم دژی کوردن هەم دژی دموکراسین دێ لەم ئەسنایەدا دەزانن ئەگەر بۆچوون و نەزەری ڕێبەراپۆ بێ بۆچینێکە کە ئۆبژکتیوە بۆچوونێکە کە دەتوانێت ئەو پەرسپەکتیڤ و ڕێنوێنی ڕاست بێ و ڕاستێکیش هەیە ڕێبەراپۆ لەبەر کەدو ئەمەکێک و داوێتی لەبەرەوەی کە ژیانی بۆ ئازادی گەلی کورد و گەلان داناوە لە بواری معنەویشدا گوتاری ڕێبەراپۆ تەسیرێکی تری هەیە لەسەر گەلان مەسەن ئێمە باش دەزانین کاتێک و کوبانی ئابلۆقە درابوو داعش هاتبوو دەوروبەری کوبانی لەوە دەچێت زۆر لێدوانی تر لەلایەنی زۆر حتا نەهادی ئێمەوە درا ئەمە بەقەدەرەوەی کە ڕێبەراپۆ داوای کرد لە گەلی باکوور هەستێ هەمویان بەقەدەرەوە تاسیری نەکرد گەلی باکوور تێکڕا هەستا لەبەرچی پەیوەندێکی معنەوی هەیە لەبەرچی ئەو گەلە دەزانێت ئەم ئینسانە هەموو ژیانی خۆی بۆ ئارمانجەکانی ئەوان دایناوە دەزانن لە گوتاری ئەودا فێڵ نییە لە گوتاری ئەودا نەزانی نییە لە گوتاری ئەودا هەم سەداقەت و سەمیمیەت هەیە بەرژەوەندی خوازی تاکە کەسی بێگومان لە گوتاری ئەودا هەم سەمیەت و سەداقەت هەیە
هەم لە هەمان کاتیژدا ئۆبژکتیوە نەزەرەکەی دەزانێت ئەو بڕیارە یا ئەو داخوازیە حتمما پێویستیەکی مۆبرەمە دەبێت بدرێ ئێلۆ چوارچەوەدامانە دانەوێت نەهێڵن ئەم پەرسپەکتیوە بکەوێت لە لایەکی تریشەوە گەلی کورد بەڕاستی لەم چەند ساڵەتا لە نتیجە تێکۆشانێک و کردوویەتی مۆراڵێک دروست بووە ینی بەخۆ باوەڕبوونێک دروست بووە دوای ئەوە تەجروبەیەک دروست بووە دەیانەوێت شەڕێکی ڕەوانیش بکەن لەگەڵ گەلی کووردا یعنی ئێمە دەزانین ڕێبەراپۆ بۆ هەموو گەلی کورد بەتایبەت بۆ ئەو کەسانێک کە ئاکتیو لە تێکۆشاندان ئیدی وەکو نرخێکی لێ هاتووە لۆ چوارچەوەدا تۆ بەم شێوازە شەڕێکی ڕەوانی و دەرونیش لەگەڵ ئەو تێکۆشەرانە دەکەی لۆ چوارچەوەدا مرۆڤ دەتوانێت بڵێ ئەو هێرشانە دەکەوێتە ئەوە کە مەخابن تەنیا دەوڵەتی تورکیەش نییە ئەو بڕیارانەی کە دەردەکەوێت نیشان دەدا کە ئیمراری سیستمێکی جیهانی هەڵبەتە تەنها دادگای مافی مرۆڤی ئەوروپاش نا مەسەرەن زۆر ڕێکخراوی مافی مرۆڤن لە ئاستی جیهانیدا ڕێکخراون کە پارێزگاری لە زیندانیانی سیاسی دەکەن بۆ نمونە دەبینی لە چین گیراوێکی سیاسی هەیە دەیکەنە هەرا و قیامەت لەسەری بۆ نمونە لە وڵاتێکی دیکە لە باشووری ئاسیا لە وڵاتێکی دیکە لە وڵاتانی عەرەبی گیراوێ کەسێک کە مافی پێشێل دەکرێت هەڵایەکی گەورەی لەسەر دەنێنەوە بەڵام بۆ ڕێبەراپۆ دەبینیەوە زیاتر لە 2 ساڵە هیچ هەواڵێکی نییە مافەکانی بەپێی دەستور و یاسای تورکیا خۆشی پێشێل کراوە مافە گەردونیەکان ناڵێن کە ئەو ڕێکخراوانە و نەتەوەیە گرتوەکان کە دانیان پێداناوە و تورکیاش خۆی واژۆی کردووە لەگەڵ هەموو ئەمانە کە پارێزەرەکانیشی چەندین ساڵە ناتوانن بیبینن کە سوکارەکەی سەردانی ناکەن بێ هەڵوێستن وەکو ئەنەما شتێکی وا لە ئارادا نەبێت نەدی و لێ دەڕوانن یان ئەمە هەمووی دەری دەخا کە شتەکان گرێدراوی یەکن هەر لەو پیلانگەڕێنەوە دەوڵەتەی کە تا ئەو ڕۆژە دەستی پێکردو تا ئەمڕۆ هاتووە زنجیرەیەکە و ئەڵلقەکانی بەسراون بە یەکەوە لە ڕاستیدا وایە سێر بکات دووڕۆیەکیش هەیە پارادۆکسێکیش هەیە زۆربەی ئەوانە خەریکن سیستمی ڕۆژاوی کوردستان وەکو سیستمێکی دموکراتیک وەکو سیستمێکی ئینسانی بەحسی لێوە دەکەن وانە دی ئەو سیستمە دەرهاوێشتەی فکری ڕێبەراپۆیە یعنی تۆ چۆن شتێک و کە بۆتە پراکتیک دەڵی ئەمە باشە دەڵی ئەمە دموکراسیە و شەنازی پێوە دەکەن مەسەلەی ژێن ئەمە لەولاوە ئەو کەسەی کە سەبەبی یەکەمی ئەو ڕەوشەیە ئافرێنەری ئەو ڕەوشەیە تۆ ئەو بۆ شێوازە مامەڵی لەگەڵا دەکەی دووڕۆیەکی قوڵە بەڕاستی دووڕۆیەکی تەواوە و ئەو سازیانەی مافی مرۆڤ و ئەوانێژ بەڕاستی ینی ستاتۆیەکی حقوقی ئینسانیان لەدەست داوە ینی زۆرتر لە چوارچێوەی بەرژەوەندی دەسەڵاتدارانی جیهانی و هەرێمی خەریکن بڕیاردن مەسەن نمونەیەک دو بێنمەوە ساڵی 2016 لە ئستراسبورگ بڵین گروپێک کە ئێمەش لەوێ بووین مانیان گرت چەند وەختێک دواتر CPT هات بڵین شۆرای مانعی ئەشکەنجەی یەکێتی ئەوروپا گوتی ئێمە خەبەرمان لە ئیمرالی گرتووە هێندە زانیاریمان هەیە دەگوتمان باش ئەو زانیاریانە بدەنە ڕای گشتی ئەمانە دەڵێن وەڵای ئێمە ناتوانین دەبێت تورکیا ئیجازە بدا دەبێت تورکیا ئیزن بدا کەوا بۆمانەکەونە ژێر ڕکێفی دەوڵەتێکی وەکو تورکیا و وڵاتەکانی خۆیان کە لەوێ دایشوکاری تێدا وایە فقط یەک ڕاستی هەیە یەک واقعیەت هەیە بەڵکو ئەوان بیانەوێت دەنگی ڕێبەراپۆ کپ بکەنەوە و تاسیریشی هەیە بەڕاستی ینی دەنگی ڕاستی ڕێبەراپۆ هەرچی زووتر بگا بە گەلی کورد بە تەفگەری ئازادی دەبێتە هێز دەبێتە موراڵ ئەمە یەک ڕاستیش هەیە ڕێبەراپۆ بەهۆی تەدبیری خۆی بەهۆی بەرخودانی خۆی دەنگی خۆشی گەیاندووە ینی گەلی کورد ئەمڕۆ لە نتیجەی فکر و ڕامانی ڕێبەراپۆدا بەرچاوڕوونە یعنی دەزانین چۆن گاو بنێتەوە تەجروبەی هەیە دەزانین چۆن لەگەڵ وەزعەکەتا لێ معامڵە بکە ئەمە یەک ڕاستیش هەیە ئەوە تەنیا نابێتە سەبەبی ئەوەی کە ئیدی مرۆڤ دەستە سەر دەستانێ و بڵێ مادام ڕێگەکە ڕوونە و گەلی کورد بۆتە خاوەنی ئەزمون و تەجروبە و ئەمانە مرۆڤ فەلسەفەیەکی لەبەردەستایی ڕێبەراپۆ ئەمە هەر لە بواری ئەخلاقیدا لە بواری نەتەوەییدا لە بواری ئینسانیدا لە بواری هەواڵیەتیدا تەحمڵکردنی ئەم وەزعە نەگونجاوە ینی
کەسێک و کە هەموو ژیانی خۆی داناوە بۆ گەلێک لە خۆی نەفکریوە لە گەلەکەی فکریوە و ئەویشت بۆ بڵێم ئەم 3 ساڵێک کە تەجرید لەسەر ڕێبەراپۆیە و بەرێ ئەگەر دیتن و هاودیتن هەبوو هەمووی بۆ مەبەستە بوو کە بەڕێگەی ڕێبەراپەوە شۆڕشی کوردی بڵین داخوازی کورد تەقلیل بدەن زعیفی بکەن ئەمە ڕێبەراپۆ بە هەڵوێستەوە پێچەوانەی کردەوە حتا لە دوایین نامەیەدا کە 2015 هەدیدی دوێ ئەوە هاودیتن نەبوو شتێکی گرنگی ورژاند ڕێبەراپۆ گوتی لە ڕاستیدا شتێک بە نێوی مزاکرە ئەوانە زۆر لە ئارادا نەبوو گوتی دەوڵەتی تورکیا دەویست لە ڕێگەی منەوە حرەکەت پاسی بکە حتا تەسفیە بکە گوتی من بە تەواوی ئەمەم دەزانی کە هەدەفەکە ئەوەیە و لە هەمان کاتیشدا منیش هەوڵم دەدا کە بەتایبەت لە تورکیادا کە بە ساڵان کورد ئینکار دەکرێت هیچ دانێکی پێدا نانرێ ئەمانە بێنمە پشتی تریبون کە بەزاری خۆیان احترافکەن بۆ شتێکە بە ساڵانە ئینکاری دەکەن و لە ڕاستیدا لە دۆڵمە باخچەدا ئەمە کرا ڕێکەوتنی دەخاڵی کرا بەڵێ کرا ئەحمەد داوود دۆغڵ و شاندی ئیمرالی بەڵێ ئەمە کرا گوتی ئیستە دەردەکەوێت کە ئەوان سەر نەکەوتن ئێمە سەرکەوتین فقط دیدی من نابم بەشێک لەو پلانە و ڕێبەراپۆ ئەگەر سەرپێچی لە مافەکانی گەلی کورد کردبایە ئەگەر دەستی لێ هەڵگرتبایە ئەگەر بە شێوازێکی ئیستە زانایانە یا بێ حەمدی خۆی بێ ئاگاهی خۆی نائاگاهانە لەسەر مافی کورد تەنەزۆلی کردبایە بارودۆخی جیاواز ڕاست ئێمە ڕێبەراپۆ شۆڕژگیرە ڕێبەراپۆ سەمیمیە سادقە لەگەڵ گەلی خۆی لەبەر ئەوە 3 ساڵە ئیدی تەجریدی کامڵە ینی هیچ دەنگێک دەرناکەی هەر لەبەرەوەشە ینی ئەو کاریگەریەی کە هەی بووە ئەو دانوستانانەی کە ئەوان ناویان نابوو دانوستان و مزاکەرە سەرۆگا پۆش پێی بەڕاستیەکەی بردبووە وەری گەڕاندەوەی کە هەم تەفگەری ئازادی بەهێزکە هەم چارەسەری و دۆخێکی ئاشتیش لە باکووری کوردستان و تورکیا بەرەخسێنەکە هەمووان دەزانین لەو 4 ساڵێک کە مزاکەرە و دانوستانەکان هەبوو تورکیا دەوڵەتێکی دیکە بوو لەم 3 ساڵێکە بە ڕێزەدا ئاماژەی پێدەدەیت ئێستا بارودۆخی تورکیا و ئێران و ناوچەکە بە شێوازێکی دیکە لە دۆخێکی زۆر خراپتر بێگومان لە ڕاستیدا وەکو گوتم ئەو ڕەوشە لە بواری ویژدانیدا لە بواری نەتەوەییدا مرۆڤ تەحمڵی ناکە ینی ڕێبەراپۆ 3 ساڵە بە تەواوی لە تەجریدایە لە گۆشەگیریدایە و ڕاستیەکیش هەیە لەم 3 ساڵەدا زۆر چت خۆمان ئەگەر دەنگی ڕێبەراپۆ ببایە پێشی گەلێکشت دەگیردرا و لە ڕەوەشی ئیستادا کە زۆر چت ئیدی گەیشتۆتە ئاستی هەری هەستیاری خۆی ئەگەر دەنگ و پەرسپەکتیڤی ڕێبەراپۆ هەبێ نەتەنیا بۆ گەلی کورد بۆ هەرێمەکەش دەتوانێت زۆر ڕەوەشەکە بەڵام هەر ئامانجەکەەوە بۆ دەنگە نەگە ئەو چارە سەریانە نێتە پێشەوە ڕێبەراپۆش نەبێتە ڕێگر لەو شتانی کە بێگومان لەو چوارچەوەدا ئەمە یەک ڕاستیش هەیە ینی فشاری ئێمە زەختی ئێمە ئەگەر ئەرکی نەتەوەی ئەرکی ئینسانی ئەرکی هەواڵەتی خۆمان پێک بێنین ئێمەش دەتوانین ببینە زەختێک بۆ ئەوەیە کە ئەم بێدەنگیە بشکە ینی چون لەم 3 ساڵەدا زۆر چت خۆماون حتا گەلێک نەگەرانی هەیە لەسەر ڕەوشی ڕێبەراپۆ تۆ زانی کودەتا بوو لە تورکیادا چتی جدا هەڕەشە و گۆڕەشەی ئەردۆغان بە دەیان جار بیستمان ئەمانە نەگەرانیشی هەیە تەنیا ئەوە نییە کە تەجریدە ینی ڕەوشی ڕێبەراپۆ زۆر ڕوون نییە ئاشکران نییە لەو چوارچەوەدا تێکۆشانی ئێمە هەڵوێستی ئێمەش دەتوانێت لە گۆڕانی ڕەوشەکەدا تەسیری هەبێ و ئەمە تەنیا ئەرکی تەفگەری ئاپۆچی نییە بەڕاستی تەفگەری هەر کوردێکی نیشتمان پەروەرە و هەر ئینسانێکی دموکرات و خاوەن ویژدانە ینی خاوەن ویژدانە لەو چوارچەوەدا لەوێدا مرۆڤ دەبێ ئەو بکە ئەوەندە ئەو دەوڵەتە دەسەڵاتدار و داگیرکەرانە ئەوانە لە چوارچەوەی بەرژەوەندی خۆیان نزیک دەبنەوە وەڵام مرۆڤ بڵێ ڕاوەستم بێ ئەوەی کە تێکۆشان تاوان بێنە سەرکەران سەرخەت و شتێکی وانە
بەگشتی ڕەوشێکی ئەوە ڕەوشێکی تەحمڵکردنی زەحمەتە بۆ گەلی کورد بەتایبەت دەربازی 20مین ساڵی کۆمپلۆ دەبین و دەربازی 30مین ساڵی گۆشەگیری ینی گۆشەگیری تون دەبین ینی هیچ ئەوێک نیە ئێمە دەزانین لە چواری 2015ەوە ئیدی پارێزەرەکان نیانتوانی بچنە ڕێبەراپۆ یا هەیەتی بەرە هەیەتی هەدەپە دەچوو و لە هەڵە نەبم لە ئۆکتۆبری 2015ەوە جارێک برای سەرۆگاوازێکی زۆر جۆران بە شێوازێکی کورد چووە ئیدی دوێ ئەوە هیچ دەنگێک لە ڕێبەراپۆ ئەڵبەتە ئێستا ئەو چالاکیانەی کە کرانە و گوشارانەی کە دەخرێنە سەر ڕژێمی تورک ناچار بوو لەم کۆتایە لەم چەند ڕۆژەی دواییدا بێن بەرپرسەکانیان لێدوانێکی دیکە بدەن بیانەوێ بە شێوازێکی یاسایی ئیدی ئەشکەنجەی ئیمرالی و گۆشەگیری ئیمرالی ڕەوایەتی پێ بدەن بۆ نمونە دەڵێ ئاخر جارکە لەم دوایانە پارێزەرانی ڕێبەراپۆ چوونەتە لای بەرپرسانی تورک بۆی بچنە ئیمرالی پێیان وتراوە کە سزای دیسپلینی دراوە سزای دیسپلینیش هی کەی بۆ هی ساڵانی ڕابردوو بووە عەجەبا بۆ ئێستا ینی مرۆڤ بۆی لە دەبێتە پرسیار بۆ ئێستا جێبەجێ دەکرێت ینی مرۆڤ لێرەدا شتێک دەبینێت دەیەوێت تورکیا بە یاسا ئیدی بۆ یاسانەی کە خۆیان هەیەە وردە ڕەوایەتی پێ بدەن و درێژیشی بکەنەوە تۆ لە بەرامبەر یاسادا دەڵێت یاسای بۆ نمونە زیندانی پێشێل کردووە لە بەرامبەر ئەمەدا من نایاڵم تۆ بیبینی جاران دەیانوت کە شوهەوا نالەبارە کەشتی شکاوە بیانووی بێبنەما باری نائاسایی هەیە ئەم شتانە دێنرا ئێستا بەم شەژمانگەی کە هەیە تا شەژمانگە تەواو دەبێ سزای دیسپلین لە ئارادا ینی ئەم ئامادەکاریە بەڕێزت چۆن لی دەڕوانی پێدوانیە بە شێوازێکی تر گۆشەگیری دەباتە مەرحەلەیەکی ترسناکترەوە لە ڕاستیدا هەرچت گوماناویە ینی ئیمکانی ئینتقام هەیە ینی گەلێک پرۆژە و پلانی دەوڵەتی داگیرکەری تورکە بوون لە نەتیجەی پەرسپێکتیڤ و تەدبیری ڕێبەراپۆدا سەر نەکەوتن بێگومان پلانی نادۆمۆکراتیک پلانی دژی گەلی کورد و لە هەمان کاتە دەوڵەتی تورکیا دەیویست ببێتە فاتحی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە دەزانین بە سیستمی ڕۆژاوە و بە تێکۆشانێک و کە حرەکەتی ئێمە دەیکا دەوڵەتی تورکیا لەو پلانە قرێژانەی خۆی ئاستەن کراوە و ئەمڕۆ لە لاوااستترین ڕەوشی خۆیدایە ئیستە لە حاڵەتی هیتلری دوای شەڕی جیهانی یەکەمە کە دەیگوت یەهودیەکان و کۆمونیستەکان و ئەمانە نیان هێشتووە ئاڵمان لە شەڕی یەکەمی جیهانیدا سەرکەوێت ینی لە سایکۆلۆژیەکی کامڵان فاشیستیدایە ینی لەبەرەوە ئیمکانی ئینتقامگرتنەوەی ئەم ڕەوشە هەیە و سەرەتاش لەکی دەیگرێتەوە لە ڕێبەراپۆ و لە کەسایەتیەوەدا لە گەلی کورد مەسەلەن تەماشا بکە دەبێت گەلی ئێمە گەلی وڵات پارێزی ئەمە قبول بکە سەرۆگاپۆ شەخصێک نییە سەرۆگاپۆ کەسێکە کە بۆ ئازادی گەلی کورد پرۆژەی هەیە و ئەم پرۆژەیەکی هەم دموکراتیکە هەم گەلی کورد ئازاد دەکا هەر معامڵەیەک لەگەڵ ئیملالی لەگەڵ ڕێبەراپۆ معامڵەیە لەگەڵ ویستی ئازادی خوازی گەلی کورد ئیلۆ چوارچێوەدا دەوڵەتی تورکیا بە هەموو شێوازی دەیەوێت ئەمە بکە بەرێ کێشەی هەوا و ئەو شتانەی دەهێنا پێش ئەمە تکرار دەبێتەوە و ناتوانێت بەردەوام بکە ئەمە خودی ئەو بڕیارێت کە کێشێت دیسیپلینە ئەویش بۆ خۆی ئەشکەنجەیەکە ینی ئەویش بۆ خۆی شەڕێکی سایکۆلۆژیکە و دەیەوێت بەهانەی نوێتر و بەهانەیە جیاوازترش بدۆزێتەوە بۆ درێژکردنەوەی ئەم تەجریدە و لەم تەجریدەشدا دەیان مەترسیتر هەیە وەکو گوتمان ئینتقامگیری دەوڵەتی داگیرکەری تورکیا هەیە ڕەوشی جدا هەیە ئیلۆ چوارچێوەدا ئەمانە هەموو بەڕاستی نیگەرانین بۆ تەفگەری ئازادی بۆ گەلی کورد و دەبێت بەڕاستی لە بەرابەری ئەمەشدا هەڵوێستێکی پتەوی نەتەوەی ئینسانی هەبێت بەڵێ باش ئەڵبەتە
کەسانێگەن دەڵێن ئەم زەخت و گوشارەی کە دەخرێتە سەر ڕێبەراپۆ هیچەوە بەشی پشکی شێری بەرەوە دەکەوێت بەهۆی هەڵوێستەکانی خۆی بەرخۆدانی خۆی لەلایەکی دیکەش دەوترێت دەوڵەتی تورک بەوە ئامانجە دەیکا کە تەفگەری ئازادی کورد ناچارکە بە سازشکردن. ئەمە تا چەندە ڕاستە؟ لە ڕاستی داوت بۆ بڵم تەفگەری ئازادی گەلی کورد ئەو پرەنسیبانەیە کە بووی تێکۆشان دەکات تعویز نادا، یعنی لە هیچ ڕەوشێکدا تعویز نادا. ئەوەیش چی؟ ئەوەی ئازادی گەلی کوردستانە، ئازادی کوردستانە، ئەوەیش پێشخستنی دموکراسیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لەو بوارەدا تەفگەری ئازادی گەلی کورد نەتە، یعنی بە هیچ ئەشکەنجەیەک و بە هیچ فشارێک پاشخشە لەمانە ناکە، لەم داخوازیان ناکە. بێگومان گەلی ئەمە تەفگەری ئازادی ئەگەر بوار هەبێ، ئەگەر دەرفەت هەبێ، ئینعتافی ئەوەشی هەیە کە دیالۆگکە، ئینعتافی ئەوەشی هەیە کە ڕێبازی تر بۆ گەیشتن بۆ پرەنسیبانە بدۆزێتەوە. تەفگەری ئازادی نەوەک تعویز، نەوەک ئەوەی کە دەوڵەتی تورکیا بەسەریدا فەرزی بکە، تەفگەری ئازادی بە بڕیارە کە دەوڵەتی تورکیا ملکەتی داخوازیەکانی خۆی بکە، کە یەکی لەو داخوازیانە شکاندنی ئەو گۆشەگیریە و جارێکی تر بۆ چوون و نێرینی ڕێبەرئاپۆ هێنانەوە بۆ نێو پێواژۆیە. لۆ چوارچەوەدا تەوی دەوڵەتی تورک دەیەوێت لە هەر شتێکی استفادە بکە بۆیە کە تۆ پاشکەس ببیتەوە لە پرەنسیبەکان، نەتەنیا دەوڵەتی تورکیش، هەموو داگیرکەرانی کوردستان، ئێرانیش. مەسەلەن ئێمە دەزانین ئێران بەرەو ڕەوشێکی جدا دەچێت و ڕێبەراپ و لە پارێزنامەی پێنجەمیندا بۆ خۆی دەڵێ داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێراندا ڕوون دەبێتەوە، ینی دەڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا داهاتووی ڕۆژهەڵاتی ناوین دیار دەبێت، ڕۆشن دەبێتەوە. احتماڵی مداخلە لەسەر ئێران هەیە و تەفگەری ئاپۆچێتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیشدا پەرەدەستێنێ. لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەتوانین بڵین کۆدار و پەژاک ئیدی لە نێو دڵی خەڵکدا جێگەی خۆیان گرتووە. دەبێت ڕەخنە هەبێ، دەبێت کە ماسیە بێ، دەبێت کەم و کۆڕی هەبێ و پێویستە هێژ بێ. ئەمە تەفگەرێکە بۆتە هیوای کرد، تەفگەرێکە سیاست دەکات، تەفگەرێکە لە بواری پاراستنیدا لە هەموو شاخەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا خۆی بەجێ کردووە و بەتایبەت دوای کۆبانی فکر و ڕامانی ئاپۆیی لەسەر پتانسیێڵی سۆسیالیست و دموکراتی کولی ئێران تاسیری کردووە، یعنی ئیدی تەنیا بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە نەماوە. بێگومان دەیانەوێت دەنگێکی ڕێبەراپوش بۆ ئەم مەرحەلە دەرنەکەوێت بۆ ئەوێ لۆ چوارچەوەدا ینی پلانێکی قڕێژە بەڕاستی و ئەم پلانێش نە بە کروزانەوە، نە بە لاڵانەوە، نە بە تعویزدان دەرباز نابێت، بە تێکۆشانە پێداگری لەسەر تێکۆشان، بێگومان بە تێکۆشانە دەرباز پرەنسیپانەی کە ڕێبەراپۆ بە خۆشی باسی لێ کردو دایڕشتۆ. باشە بینە سەر کاریگەریەکانی ئەم گۆشەگیریە لەسەر بارودۆخی ناوچەکە کوردستان، ئێران، ئەلبەتە باست لە کەمێک لە ئێران کرد. ئەمە چەند کاریگەری دادەنێت لەسەر ئەم وڵاتانە بە کوردستانیشەوە؟ پێ وایە کە جارێکی دیکە دەرفەتی ئەوەش دەبێت کە ڕێبەراپۆ بۆکو بە ڕێزە داماژت پێدا بێتەوە ناو ڕۆژەڤەکە؟ لە ڕاستیدا بڵین باڵی جیهانی دژی کورد یا دژی ئەو پرۆژە ناچاری هێندێشت کراوە، بەتایبەت دوێ بەرخۆدانی کوبانی، یعنی ناچاری هێندێشت کراوە، بەڵکو لە دووبڵمۆراڵیەکدایە لە لایەکەوە هێندشتی ڕۆژاوا قبول دەکات، لە لایەکی تریشەوە لەگەڵ تەفگەری ئازادی و لەگەڵ سەرۆکاپ و ئەو دەکا ئاوا بەرخوردەکە، ئاوا هەڵسوکەوت دەکا. فقط داگیرکەری کوردستان بەتایبەت ئێران و تورکیا بە هەموو شێوازە دەیانەوێت ئەم دەنگە هەر کە بمێنێتەوە. لە ڕاستیشدا دیسانیش بینەوە سەری پرۆژێ ڕێبەراپ و بۆ کۆنتترۆڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە، ینی مەکتوبیش کرا و خەریکە کاریشی لەسەر دەکرێت. ئەمە ئەگەر ڕێبەراپ و دیرەک لە وەزعەکە دا مداخلەی هەبێ بە تۆلۆرانس و بە
بۆچوونێکی ئۆبژکتیو کە بە پێ ناسینی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەی دەتوانێت گەلێک ینی پێش لە گەلێک ڕووداوی ناخۆش بگرێ لۆ چوارچەوەدا ئێمە دەزانین دوای ئەم تەجریدە ئەم 3 ساڵە ڕۆژی تورکیا و باکووری کوردستان زۆر جیاوازتر بوو ینی هەم هێرشی دەوڵەتی تورکیا لەسەر کوردستان هەم بەرخۆدانێک و لەلایەنی گەلی کوردەوە دەکرێت بووە بەهۆی هێندی ڕەوشی جیا لە هەتا ڕێبەراپۆ پێشببینی ڕوودانی کودەتاشی کردبوو لە تورکیا بێگومان مەسەلاً لەلایەکی ترەوە لە باشووری کوردستاندا ئێمە دەزانین لە باشووری کوردستاندا لە نەتیجەی سیاسەتی ناکارا ڕەوشێک و کە بەرێ هەبوو وەزیەتێک و کە بەرێ هەبوو ئەمە هێندێ بەرەو پاش گەڕاوە بەتایبەت دوای ئەو کارانێک کە کرا ئەوەی کە سیستمی جیهانی بناسن واردی مەسەلاً هێندێ هەنگاو بوونەوە وەک ڕەفراندم وەمانە ڕەوشەکەی بە پاش گەڕاندەوە من دڵنیام ئەگەر ڕێبەراپۆ لەو کاتانەدا و ئیستەدا دیرەک مداخلەی هەبایە پەرسپەکتیڤێکی دەدا و ئەو پەرسپەکتیڤێش حتا لەلایەنی ئەو کەسانێشەوە کە زۆر دان نانن بە درایەتی ڕێبەراپۆدا ئەمە لە لای خۆیانەوە دەزانن کە ئەم بۆچوونە ئەم ئامانجی پەیامەکە چییە ئارمانجی پەیامەکە چییە من دەڵم بە دقت دەگیرا و پێش لە هێندێشت دەگیردرا چون بەرژ ئەمە تەجروبەی ئەومان هەبووە حتا ئەوانەیە کە دان بە ڕاستی ڕێبەراپۆدا دانانن لە شوێنیشدا جدا لە موقعەتێکدا کە ڕێبەراپۆ شتێکی گوتووە بە تەواوی نەبێ هەندێک دقەتیان لەسەر کردووە و پێش لە زۆر شت گیراوە مەسەلاً لە باشووری کوردستانیشدا ئەوە بوو لۆ چوارچەوەدا لە ڕۆژاوی کوردستاندا مەسەلەی ئەفرین پێشات لە مەسەلەی ئەفریندا ئەگەر دیرەک کۆنتاکتی ڕێبەراپۆ هەبایە توانی بایەتی نەزەری دابایە من دڵنیام دەیتوانی بە پەرسپەکتیڤ لە هەمان کاتا بەو پەیامەی کە زۆرتر تاثیر لەسەر گەل بکە زۆرتر تاثیر لەسەر حتا شەڕوان و ئەو بکە دەیتوانی تاثیری پۆزیتیڤ لەسەر ڕەوشەکەدا بنێ ئەمانە بزاتە نایانەوێت ئەم تاثیرانە هەبێ و لۆ چوارچەوەدا ئەم تەجریدەیان قۆ کردوێتەوە بەڵێ هەڵبەتێتە وردە وردێمە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین بەڕێز چیاکۆ مرۆڤ بە پراکتیکی چی بکات ینی بۆ پراکتیکی بۆ ئەم شکاندنی ئەم گۆشەگیریە لە دوای شکاندنی گۆشەگیریەکە ژەڵبەتە بۆ ئازادکردنی ڕێبەراپۆ ینی بۆ ئەوەی کە دەرەنجام بۆ ئازادی هەم کوردستان هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەلانی بندەست گوتنێکی ڕێبەراپۆ هەیە دەڵێ من لەو کەسانەی کە گرێدانێکی معنەوی فکری هەواڵەتیان لەگەڵ من هەیە دەڵێ من گرێدانێکی هیتلەراسا و ستالیناسا ناخوازم من گرێدانێکی ئافرێنەر دەخوازم کەسێک هەواڵانە تێکۆشان بکە بۆ کەسایەتێکی ئازاد بۆ کۆمەلگایەکی ئازاد بۆ وڵاتێکی ئازاد بۆ کوردستانێکی ئازاد باشترین چێت ئەوەیە کە ئێمە وەرین بەڕاستی ڕێبەراپۆ بناسین و بۆ ناسینی ڕێبەراپۆیش گەلێک ماتریال لەبەردەستدان گەلێک وتار کتێب بەتایبەت مانیفستی تەمەدونی دموکراتیک یا مانیفستی شارستانیەتی دموکراتیک و بەتایبەت کتێبی دوایینی ڕێبەراپۆ کتێبی پێنجەمین ینی بەرگی پێنجەمی مانیفستی شارستانیەتی دموکراتیک کە ڕاست و ڕاست لەگەڵ مەسەلەی کورد ئەوی هەیە چارەسەرکردنی نێوەکەشی ئەوەیە چارەسەرکردنی پرسی کورد لە ڕوانگەی نەتەوەی دموکراتیکەوە ئەمانە بخوێندرێتەوە بناسێندرێ لەلایەکی تریشەوە ئەو چالاکیانەی کە بۆ ئازادی ڕێبەراپۆ لە دەردەخدرێن لە ئەوروپا یا لە هەر شوێنێکی تر بەڕاستی خەڵک وەکو ئەرکێکی نیشتمانی ئینسانی بەشداریان بێتە بەشێک لەو چالاکیانە بێتە بەشێک لەوە و ئەم هێرشە هێرشێک لەسەر ڕاستی گەلی کورد بزانێ حتا دژمنی جاوا سێر دەکات سێر بکە کاتێک و لە باکووری کوردستاندا بڵین هێندێک ڕەوش ئاسایی بوو هێندێک کورد پێشی کراوە بوو ئیمرالیش پەیوەندی هەبوو وەنیە ڕاست دەی سێر بکە کە 2015 تەجرید لە ئیمرالیەوە دەستی پێکرد دەرجا ڕەنگی دایەوە سەر ڕۆشی کورد لە بۆیە هەمیشە ڕێخستنەکانی تەفگەری ئازادی کورد دەڵێن تەجریدکردنی
ڕێبەراپۆ تەجریدکردنی گەلی کوردە. بێگومان دژمن ئاوا تەماشا دەکە ئیجا بۆ ئێمە ئاوا تەماشا نەکەین لەبەر چیشە لەبەرەوەی کە ڕێبەراپۆ کەسێکە کە بۆ هەر چواربەشی کوردستان خاوەنی پرۆژەیە و پرۆژەکەشی پرۆژەیە کە ینی لەگەڵ ئەو ڕۆدەگونجێ داگیرکەرانی کوردستان هێندێک پرۆژەی کلاسیکی کورد قبول دەکەن ئەمە قبول ناکەن. جاوە زۆر گرنگە. بۆ نمونە سندیکاکانی بەریتانیا دێن دروشمی ئازادی ڕێبەراپۆ دەکەنە پرۆژە بڕیار و گفتوگۆی لەسەر دەکەن. زانکۆکانی ئەوروپا بە هەمان شێوە کۆنفرانسی لەسەر فەلسەفە و هزرەکەی دەکەن. لە کۆنگرەی داهاتووی پارتی کرێکارانی بەریتانیا ئۆجەلان ڕۆژەوی سەرەکیە. ینی بەڕێز داماژت بەوە دابێمە ئۆجەلان و هزرەکەی و فەلسەفەکەی بناسین. پێ دوای ئەمانەی دەرەوە وردە بەرەو ناسینی فەلسەفەکەی دەچن وا گرنگی پێدەدەن. ئێمەش هێشتا نەگەشتوینەتەوە ئاستەی کە ئەو لایەنانەی کە باست کرد لە دەرەوەی تەفگەری ئازادی فەلسەفەی دەرکیان بە گرنگی فەلسەفەی ئۆجەلان کردوێ بۆیە بۆ شێوازە هەندێک جار دژبەریشی دەوەستنەوە. دەزانی ئەوروپا هەندێک منعاتفترە بۆ قبولکردنی ئالتەرناتیڤی نوێ هەندێک منعاتفترە. ئیسە دەوڵەتەکانیشی وانە بێ کۆمەڵگەی ئەوروپا وایە مەسەلەن ڕۆژ بە ڕۆژ پەرسپەکتیڤەکانی چارەسەری کێشەکان کوتمان سەرۆگا بۆ و فەلسەفەی ئاپۆیی هەم جەهان شمولە هەم بۆ ڕۆژهەڵاتی ناوینە هەم بۆ کوردستانە. زۆر جار کە ئاشنایی لەگەڵ ئەم بەسڵا ڕەهەندی جەهان شمولی فەلسەفەی ئاپۆیی دروست دەبێ و قبول دەکرێت. مەسەلەن ئێوە باسی بریتانیاتان کرد لە شوێنەکانی تر لە ئارژانتین لە ئەمریکای جنوبی لەوانە هەموو خەریکە ئەم فەلسەفە دەناسێنرێ و ئەم فەلسەفە ڕۆژ بە ڕۆژ جەهانگیرتر دەبێت. جا ئێمە کورد بۆ نەین بەڕاستی بۆ نەین بیناسینیانی بۆ نەین بۆ لە ئارژانتیندا لە شوێنەکانی تریشدا ئینسانی ئازادی خواز ئینسانی شۆڕژگێر ئینسانێک و پەیجووری ژیانێکی ئازادن دێن ئەم فەلسەفە دەکەنە سەرمەشقی خۆیان بۆ ئێمە لە کوردستانە ئەساسی نەگرن. دوێمە فەلسەفەی ڕێبەرابوو فەلسەفەیەکی تەکبۆت نییە یا بە هێندی ڕەهەندەوە نییە. هەموو ڕەهەندەکانی ژیانی کۆمەڵگا توانین لەمەدا ببینیت ئابووری مەسەلێژن دموکراسی ئیکۆلۆژی چارەسەرکردنی کێشەی نەتەوەیی چوزانم ئەمانە هەموو هەیە گەنج ژنان چین و توێژەکان. لە چوارچەوەدا مەسەلەن ئەم فکرە ئەم ڕامانە ڕۆژ بە ڕۆژ جەهانگیرتر دەبێ ئیجاب بۆ گەلی کورد بۆ هەر کەسێکی کورد وەرێ تۆ شەر نییە بە یەک مەرحەبا تۆ هەموو شتەکە قبول بکەی وەرە بیناسە وەرە هەنی من پێم سێرە هەندێک لایەنێ بۆ نمونە تێزی فڵانە تێکۆشەری چین نازانم کوبا ئارژەنتین ئەڵمانیا فەڕەنسا فڵانە تیۆری دێنێت دەکاتە بنەمای کاری ڕێخستنی خۆی بەڵام پێی سەر بە هیچ نەبێت لێکۆڵینەوەیەک لەمەی ڕێبەراپۆ بکە. دزانی چۆنە هەواڵ دەستپێک بڵم ڕێبەراپۆ بۆ خۆشی ئەمەی قبول نییە تۆ بڵی ئەوە وەڵام مطلقە و ئیدی لەوە نییە ڕاست هیچ شتێک مطلق نییە وانە فقط یەک ڕاستی هەیە. خب بەرحاڵ ئێمەش دەخوێنینەوە شوێنی تریژ ئەو دەکەین ئەو کەسانەی کە لە بریتانیا و لە ئەمریکای لاتین و لە ئەوروپادا و کە دەڵێن ئەم تەزانێ ئۆجەلان تەزی بەهێزن خۆ کەسی نەزانین کەسانێکن وەڵام مارکسیشیان خوێندوەتەوە لە لینیشیان خوێندوەتەوە هێگەلیشیان خوێندوەتەوە زۆر کەسی تریشیان خوێندوەتەوە وانە خۆمانە بێکار نین و حتا کوردیش نین بڵین وەڵا لە ڕوانگەی هەستی کوردایەتی و نەتەوەییەوە ئەمە دەکەن پەکەکە فەرزی کردووە بەسەریاندا ئەو فکرە ئەو ڕامانە بەڕاستی فکر و ڕامانێکە کە لەگەڵ دنیای ئەمڕۆ دەگونجێ فقط بۆ هەندێجار قبول ناکرێ دوو هۆکار هەنە یەک کاراکتری کوردی بەخۆ بێ باوەڕ دوو ئۆریانتالیسم ینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێیان وایە هەر شتێک لە ئەوروپادا سەرچاوەیە گرت بێ حقیقەتە هەر شتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستاندا سەرچاوەیە گرت بێ دەبێت باشیش بێ ئەمە زۆر گرنگ نیە بەڵام خۆت ئەو دوو کاراکتەر خۆی لە ڕاستیژات پێشتر شتەکانیش پێچەوانە بۆ ڕێبەرپۆش بەقوڵی لە مانیفستۆ کتێبەکانی داماژێ پێداوە لەسەر دوو شت دەبێت باش لێ کۆڵینەوە بکردی یەک کاراکتری دەڵێ ئیستعمارزەدە
بەخۆ بێ باوەڕ کە لە نێو کوردیشدا هەیە چون کوردستان وڵاتێکی مستعمرەیە ڕاست بە ساڵانە مستعمرەیە ئێزدهنیەت و کاراکتریک دروست بووە کە باوەڕیت بە خۆت نەبێ باوەڕیت بە نرخەکانی خۆت نەبێ دوو ئەو ئۆریانتالیزمە کە باسمان کرد ئۆریانتالیزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شتێکە کە پێویستە هەر ڕۆژهەڵاتی ڕاوەڕاستیەک هەر شەرقیەک لە ڕاستی ئۆریانتالیزم تێبگا کە چەندە هەوڵ درراوە پیا و ژنی شەرقی لە بەرابەری پیا و ژنی غەربیەوە پێداڵم بەخۆ بێ باوەڕ یا کەم ئەرزشتر نیشان بدرێت زۆر باش یاوانشتانێکن دەبێ مرۆڤ بەڵێ باشە بەڕێز هەوەن چیاکۆ ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵگەی دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار زۆر سپاسە دەکەم سواز بۆ هەڵسەنگاندن و شرۆڤە و ڕاوەکردنەکەت سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بیلەرانی بەڕێز زۆر سپاسی ئێوەش دەکەین تا بە گەشتنەوەکی دیکە هەر شاد و بەختەوەربن